هەموو شتێک لێک کلیک بەدەست نایێت. هەر گرافیک دیزاینەرێک ئێستا کە زۆر سەرکەوتوو بووە ئەویش ڕۆژێک تەنانەت نەیدەزانی کەوا فۆن چییە، نەیدەزانی فۆن چییە، نەیدەزانی شێوازەکانی دروستکردنی دیزاینێکی جوان یان دیزاینێکی سەرکەوتوو یان شێوازێکی ستاندارد و زۆر ڕاقی نەیدەزانی بە شێوازانە دروست بکات. سڵاو، من بنیامینم و زۆربەی خەڵک بە کورتپاوەر من دەناسنەوە. ومایۆکی چاکە ڤیدۆم نییە، نەک لەبەرەوەی کەوا من هیچ شتێکم پێ نییە لەو تام کەمە ڤیدۆ، بەڵکو لە بۆ ئەوەیە ئەو کاتە جوانێکەوە ئەتوو لەگەڵ منی بە فێرۆ دەدەی با کاتەکەت بە سوود بی و جیا لەوانە نمونە لۆ داهاتوو مانگەکە ساڵانی داهاتوو یان ئەو کەسانی کەوا سەری ڤیدۆەکان سوودێکی تەواوی لێ بینن نەگەر ڤیدۆیەکی هەیە کە زاوی بی و بڕواتن و ئیستیفادە چواری نەکەوە ئەو کاتە جوانەشی بە هەدەر بدا. ئەوانە یەکەکن لە دیزاینەکانم، بەس بەڕاستی ینی ئەو کاتی دەزانم ئەو کاتی زۆر خراپ بووم، بەس بەڕاستی لەو کاتی ینی پێم ئەرقاشت بوو، ینی جوانترین شت بوو لەکنم. ئەو دیزاینی دەستە چەپ تەگەڕێتەوە لە ساڵی 2020 کە ئەو کاتی ئەوم دروست کرد و ئەوەی لای ڕاستیش وە بزانم 2021 سەرەتاکانی 2021 ینی کۆتاییەکانی 2020 ئەوە ئەو کاتیە. دەزانم ناشرینە، بەس ئەو کاتی لە بۆ من نازانم چ بێم، هیچ ئەوەکەم نییە، نازانم چ پێ دەرێن. وەڵی ئیدەی گەڕێ کاکە هیچم لێ لەبووی، بەس ڕێز و احترام لێ هەیە. هەمومان واینە، هەمومان لە سەرەتادا پێمان وایە کە زۆر باشین، بەڵام کات تێدەپەڕێت دەبینی زۆر شتێک کە من هێشتا نازانین. هەموو ڕۆژێ هەرچەندە بە خۆماوەرە پێش دەبین تاقیکردنەوە پراکتیک دەکەین لەسەر خۆمان دەبین هێشتان زۆر شتمایە کە ئەمە هێشتان فێری نەبووینە و پێویستیشە هەمیشە بەردەوام بین لەوەی کەوا خۆمان بەرەو پێشوو بین. ئەگەر ئێستا برێن بنیامین لە یەک ڕۆژدا هەموو شتەکە لێ بستینەوە دەتانی چ بکەیت، دووبارە دەست پێ دەکەوە یان چ دەکەیت؟ ئەمن دەست بە فۆتۆشۆپی ناکەمەوە بە حیاتی، قەت دەست بە فۆتۆشۆپی نادەمەوە. لۆ سەرەتا دێم خۆم فێرە بیرکردنەوە دەکەم دیزاین لە مێشک لە بەرەوەی فۆتۆشۆپ تەنها ئامرازەکە، بەڵام دیزاین بیرکردنەوەی نمونە ئەتو دەبی فکرەکەی دابنێ یان بیری لێ بکەوە دیزاینەکەم دەبی ئەوهابی ئێرم ئەوها بڕواتن لێرم ئەوها لەبێتن نەگە توێ سێ ناو فۆتۆشۆپی و نەشزانی چ دەکەیت. و زۆرێک لەو کەسانێکەوە فێر دەبن ئەو کێشەیەیان هەیە کەوا بیر ناکەنەوە لێی دەچن بەس دیزاینی کۆپی دەکەنەوە و ئەوە شتێکی غەڵەتە. ئەمنوان پێ باشە تو هەر ئەو شتەش دەکەی فکری خۆتێدا بەکاربێنی لە بۆ ئەوەی سەرکەوتوو بینەناوی. زۆر جار شەوان تا بەیانی کارم کردووە و هەندێک جار سێ کاتژمێر چاک کاتژمێر تەنها لە بۆ یەگەنیمەیشتنی لەبەر چ لەبەرەوەی حەزم دەکرد و هەر هەمیشە ئەوەم دەویست کەوا بەرەو پێش بچم ڕۆژێک دابێ بگەم ئەو ئاستەی کەوا کەسانی چواردەوری خوبیان و کەسانی پێویستیان فێریان بکەم یاخود بتوانم بم یارمەتیدەر و سوود بەخشێک لە بۆ کەسانی چواردەر بوو ناو کۆمەڵگاکەی خۆم. زۆر جار لە پاش شەوێکی درێژ کارکردن دەڕۆیشتم جا پاسکیل بە ماتۆر بە تەیارە بە لۆری بە دەباشتێک بە نەک لە بەوەی لە ئیشێ هەرێم یانە ویشێکەوە دەکەمە زۆر زەحمەتە و مێشک تێک تەنها لە بەهۆی بوو تۆزێک مێشکم هاتی بێتەوە ئارام بیتەوە. زۆر جار باشترین فکرەکانم یا باشترین بیرۆکانی کەوا لە بۆ ماتی لە سەر مێز و کۆمپیوتەرەکەم نەبووە بەڵکو لەو ڕێگایە هاتوونە چوویمە مێشکی خۆم تێیدا ئارام بکەمەوە. بەرێسە تەمەنە 16 ساڵە 18 ساڵی یان 20 ساڵی یان هەر پلێش تەمەنت دای تاکەشت ئەوەیە کەوا خۆت بەراورد نەکەی بە هیچ کەسێک باشە نابی خۆت بەراوردی بە هیچ کەسێک. ئەو پۆستانێکەوە لە ئینستاگرام یا لە تیکتۆک دەیان بینی ئەوانە تەنها ئەنجامن نەک ئەو هەزار کاتژمێرانەی یان ئەو هەموو وەختێکەوە ئەو نەفەرە هەوڵی دای و خۆی فێری شتەکە کردیە. نمونە ئەتو مۆشن گرافیکێک دەبینی یان گرافیک دیزاینێک دەبینی لەلایەن کەسێک دەبینی بە شێوازێک وا دروستی کردیە کە ئەکە قبوڵی نا
باشا ئەوە کەسێک نەبوو بە دووڕۆژی فێنی یان ئەو کەسە خۆی بەراورد بیت کەسشکە نەکردیە نمونە تۆ کەسە دەبی ناوی بەراوردی بە خۆ بکەیت یان برێ ئەمیش دەبی ئەوها دەتانی برێ مەسەر برێ ئەمیش دەبی نەوی باشتر بوو نەگلو ئەو هەیە من ئەوهانی منە ئەویش مادی بووە ئەو هەزار لەوانەیە لەو هەموو مادی بوونی هەزاران ساعت هەزاران وەخت شەو نخۆنی زۆر هەوڵی دێ لێ تو زۆر گرینگە تاکە پێم ئەوەیە کە خۆت فێرە گرافیک دیزاین نەمۆشە گرافیک دەکەی ئەوەیە کەوا خۆت بەراورد بە هیچ کەسە چی نەکەی تەنها ئەوەیە هەوڵ بدەیت کار لەسەر خۆت بکەیت ڕۆژانە ئیش بکەیت وەرە بێ پلان مەبە ڕۆژانە پلاندانێ شتێکی دەبینی دروستی بکەوە فکری خۆت لەگەڵ تێکەڵ بکە بگەڕە لە ئینتەرنێت گرافیک زاینەر و مۆشەگرافیک و نەفەری زۆر سەرکەوتومانەیە فکریان لێ وەرگرا پرسوڕا بکە واتە ڕۆژانە کار لەسەر خۆت بکە مەوەستە چونکە پێشینیان دەرێت دۆمە دانیشتن ماری وێرانە ئەگەر یەک شت دەوێ بە ئەمە پێ لێگەڕ لە ڤیدیۆ داهاتوودا تان بینمەوە ئینشاءالله بەیانی یاخود لە ڕۆژانی داهاتوو تان بینمەوە